سلااوڕێز لە مووز هاوزمانیانمان لە هەر جێیەکە هەن هیوامان باشی و تەندروستێکی باشە لە بۆنگۆ. بەهەرحاڵ دەمەوێت دەست بە قسەکانە بکەم. وەرن جێم لێ ڕابگرن، وەرن بەس جێ ڕابگرن، بەرم بزانن بنەماڵەی بارزانی و تالەبانی خەریکی چی. ئەی هاوار، ئەی هاوار، لێرە خەریکی چیە دەبی لە کوردستان چ بکەن ئەوانە. بەهەرحاڵ ئەو موشەکە لە بۆ دەباشانە، پێشکەشە بە ماڵی بنەماڵەی جەلال تالەبانی، پێشکەشە بەو پیرێژنە سەر لێ شێواییکە لە دەباشان بە ناوی هێرۆخانە. بەهەرحاڵ زانیاریم لۆ هاتیە. تەمەشای پاڤێل خەریکی چێ لە بەریتانیە ماوەکە نزیکەی ساڵێک 2 ساڵەوە خەریکی ئەو بەزمەیە. ئەمە ئێستا زانیاریمان لۆ هاتیە. پاڤێڵی کوڕی جەلال تالەبانی نزیکەی ساڵێک 2 ساڵە خەریکی ئەو ئیشەیە کە ناوە هەر جارە و 5-6 نەفەر لە دژە تیرۆرە لە نزیکەکانی خۆی پاسەوان و خزم و ئەوانە دەیتە بەریتانیای. لێ ئەوەی جوابیان پێوەردەگری دوایە دەیانگەڕێنتەوە. هەستانە تشیان کردیە. هەموو زانیاریەکمان لۆ هاتێ لە شوێنەکی لە دەوروبەری شاری لیدز ڤێلایەکتان گرتێ لە سەقوتی ئەو خەڵکەی دێن ئەوانە دەینە ئێرانە لۆ جواب وەرگرتنێ. بەمەش دەڵێن ئەنگۆ لۆ جوابی وا دەکەن. ئەمە خەریکە دەبینە جنسیار دەڵێن لۆ جوابی وا دەکەن. کەچی تەمەشە ئەو ساختە چی و بێقیمەتانە لۆ خۆیان لۆ جوابی خەریکی چنە. ئێستا دەقیقەوەتان پێ دەرێم 2 ڕۆژ پێش ئێستا لەشکر پشدەری جێگری بەڕێوبەری دژە تیرۆری یەکێتی کە وەها پەڵەتجەیە بەڕێوبەرەکەی جێگری لەشکر کوڕەکە دایمە لە دووی پاڤێلی دەڕۆتۆزە کورتە باڵایە و یاری ئاسن و ئەوانە دەکە. ئەو کوڕە بە ناوی لەشکر پشدەری ئێستا وا لە بەریتانیا 2 ڕۆژ پێش ئێستا هاتە ئێرە ناڵێن ڤێلایەکیان گرتیە لە دەوروبەری لیدز 5-6 نەفەرن لەوێ نازان کەس نازان خەریکی چنە ئەوانە. ئاگادار ئەوە وەکو ئاگاداریەک حەزمان کرد ئاگادار بن ئەوە برادەرانەش بە ئاگادار بن وا نەزانن ئەمە هیچ نازانێ. ئەمە هەموو شتەکی دەزانین چاوەڕوانی هەڵوێستمان بن. تەنها ئەوە بزانن کە بنەماڵەی بارزانی و تالەبانی خەریکی چنە. لەسەر قوتی خەڵک کوڕەکانی جەلالی فەرمو خەریکی چنە دێن ڤێلا و ژێلای دەگرن لێرە لەسەر قوتی خەڵک خەریکی جواب وەرگرتنن. کەچی ئەو ناوە لە ئێمە دەنێن لە کاتژمێری 0 ئامادە باش بن. ئەمە کاتێک ڕوبەڕووشتان دەبینەوە قەت وەکو نامەرد وەکو گۆ بە خەنجەر لە پشتۆرە لە کەس نادەین. بەرپرس هاتنی بەرپرسی کورد لە بۆ ئێرە هێڵی سۆرە بە هەموو شێوەک لە بەرەوەنگۆ هەمووتان دزن و دەستان لە کوشتنی منداڵی خەڵک هەیە. ئەمن ئەو ئاگاداریەش دەدەمە ئەنجومەنی چالاکیەکانی بەریتانیا. ئەمن ئەندامم لێ تاوتوێ لێ دەکەین ئەو کاتی بڕیارە تەواوی خۆمانی لێ دەدەین. ئەوەی کە گرینگە ئەنگۆ بزانن کوڕەکەی جەلال تالەبانی خەریکی چییە. هەر جارە و 5-6 نەفەر لە سلێمانیەوە دێنتە ئێرە ماوە لێرە دەمینێن وەچی دابەستەی ڤێلایەکیان گرتێ لەوە جوابیان پێوەردەگری دایان باتە وەجبەچکە دێنتەوە. ئەوانە بە دەقیقەیە زانیاری هاتێ لە ماوەی داهات و زانیاری تەواوتر باشتر دەخەینە ڕوو بەداخەوە بەڕاستی بەداخەوە یعنی ئەوانە بە شێوەک دڕندانە ڕێک نیشتیمانیان کردیتە لاشەی ئاسکەک و بە کەیفی خۆی ئەو لەوێ گەزەی لێ دەدا ئەوی لەوێ گەزەی لێ دەدا پەلەماری دەدەن. چاوەڕوانمان بن لە کاتژمێری 0.